بە بەهانەی هێزی نەیار تورکیا ماوەیەکە کەوتۆتە هێرش و بواردمانی خاکی هەرێمی کوردستان و لە ماوەی مانگێکدا دەیان هێرشی جۆراجۆری لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان ئەنجام داوە. بازنەی هێرشەکانی تورکیا بەڕادەیەک فراوان بوون کە چوارچێوەی ناوچە سنووریەکانی تێپەڕاندووە و لە ماوەی چەند ڕۆژێکدا دوو جار هێرشی موشەکی لە ناوچەی شارباشێری سلێمانی ئەنجام داوە کە یەکێکان لە گوندی سەفرە و ئەوەی دیکەشیان لە هاوینە هەواری کونەماسی بوو. هێرشەکانی تورکیا بە بەهانەی بوونی هێزەکانی پەکەکەوەیە، بەڵام لە ڕاستیدا بێگوێدانە پاراستنی سەروەری عێراق و بوونی هاوڵاتی سڤیل هێرشی موشەکی ئەنجام دەدات و حکومەتی عێراق و هەرێمیش لە ئەو پێشەلکاریانەی وڵاتی بێگانە بێدەنگن یاخود هەڵوێستەکانیان شەرمنانەیە. هەم لە ڕووی قانونی نێودەوڵەتیەوە ناکرێ، هەم لە ڕووی قانونی دەستوریەوە قانونی نێوخۆیەوە ئەمە پێشەکاریەکە بەسەر سەروەری عێراق کە عێراق بەداخەوە تا ئێستا لێ بێدەنگات و یەکەم جارێکە ئەم پێشەکاریانە دەکرێت لەسەر سەروەری عێراق دەبوایە تا ئێستا ئەم مەسەلەیە لە نەتەوە یەکگرتوەکان یەکلا کرابایەوە. ئەمە لەر زۆرچی و بێدەسەڵاتی و کەم دەسەڵاتی بێهێزی عێراقا ئەمڕۆ کە ناتوانێت مەسەن خاوەنی سوپایەکی یەکگرتوو سوپایەکی نیشتمانی بەهێز نییە، خاوەنی چەک و تەقەمەنی نییە، خاوەن و ئیرادەیەکی پۆڵایی نییە، وەزانی مەسەن حکومەتێکی بەهێزە، یعنی وڵاتێکە لە گەندەڵیدا غەرق بوو بەڕاستی، بۆیەش ناتوانێت مەسەن دیفاع لە هاوڵاتیانی خۆی بکات، دیفاع لە سەروەری خۆی بکە. ئەمەش بۆتە هۆی ئەوەی کەوا وڵاتانی دەور و دراسێ بە تایبەتی تورکیا کە مەسەلەی ویلایەتی مووسڵی بەدەستەوەی ئێستا لێ و لێ بە شێوەیەک لە شێوەکان قسە لەسەر ئەوەکەن کە ئەمان بە خاچی خۆیانی زان و پێویست ناکە ئەمە پرس بە هیچ دەوڵەتێک کاتێک بیانەوە بێنە ناو خاچی عێراق. جگە لە هێرشە موشەکیەکان تورکیا هێزێکی زۆری سەرباسیشی هێناوەتە خاکی هەرێمی کوردستان و دەیان گوندیش لە ترسی ئەو سوپایە و بۆردمانەکانی تورکیا چۆڵ کراوە، بە تایبەت لە سنووری نەحەی کانیماسی و باتیڤا و دەرکارە. تا ئێستا ئەوەی جێگەی نیگەرانی هاوڵاتیانە بێدەنگی و هەڵوێستە لاواز و شەرمنەکانی حکومەتی هەرێم و عێراقا لە ئازا و پێشەلکاری و بەزاندنی سنوورە کاگەروا بڕوات تورکیا دوور نییە بە تەواوی بێتە باشووری کوردستان. ئێمە دەزانین ئەم ئۆپەراسیۆنێک کە ئەنجام دەدرێ ئۆپەراسیۆنێکە بەدەر لەوەی کە ڕەوایەتیەکی نێونەتەوەیی بۆ خۆی بەهۆی بەند و باوێکی 100 ساڵ لەمە پێشتر کە خۆی لە میساقی میلیدا دەبینێتەوە وەرگرتووە، کۆمەڵێ ڕەهەندی نائینسانیشی تێدایە، ئەویش کوشتاری خەڵکی مەدەنی و بۆ بارانکردنی ئەو شوێنانەی کە خەڵکی مەدەنی تێدایە و کۆمەڵێ پاسا و ڕەهەندی دیاریکراویش لەم نێوەندەدا خۆی دەبینێتەوە کە پەیوەندیدارە بە پەکەکەوە، پەیوەندیدارە بە هەندێک هێزی سیاسی هەرێمی کوردستانەوە کە لەگەڵ یانان ناکۆکە، لەگەڵ ئیرادەی سیاسی ئەواندا هەڵناکەن. بۆردمانەکانی تورکیا تەنها لە سنووری هەرێمی کوردستان بە بەهانەی بوونی هێزەکانی پەکەکە و چالاکیەکانی ئەو هێزەیە لە باشووری کوردستان کە وەکو هێزێکی یاخی و نەیاری خۆی دەزانێت، بەڵام لەو نێوانەدا بەبێ گوێدان بە بوونی هاوڵاتی مەدەنی و ڕۆژی ڕووناک موشک بە ناو شوێنی نیشتەجێی هاوڵاتیانەوە دەنێت. ئەو هێرشانی تورکیا جگەلەوەی بەهۆیەوە ژمارەیەکی زۆر هاوڵاتی سڤیلی کردووەتە قوربانی و ترسی گەورەی لە دڵی هاوڵاتیان دروست کردووە، هاوکات زیانی گەورەشی بەرکەرتی گەشتیاری و سێکتەری کشتتوکاڵ و گوندەکان گەیاندووە. ڕامیا ڕوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.